جێبەجێیەکرێت ئەوەی کە کۆمپانیایەکە کاتێک دێتە شوێنێک و ئیسیسمارەکە یاخود وەبەرهێنانەکات ئەبێ چی لێک باتەوە ریسک مەنەجمنت ئیمپۆرتانت ئەبێ ڕێژەی مەترسی یاخود ڕێژەی مەترسی بەڕێوەبردن لێک باتەوە بە شێوازێکی سەرێکی کە ئەمەش ئەبێت چەند کۆمەڵ خاڵێک لە بەرچاوگری یەکەم خاڵیان کە زۆر گرنگە پرۆجێکت کۆستس ئار ئەنسێرتاین کەواتە تەماشا بکەن ئەبێ یەکەم خاڵیان پرۆجێکتێکی هەبێ بۆچی پرۆجێکتی تێچوونەکانی هەبێت کە دڵنیانیە لێی بۆ یعنی تۆ تەماشاکی بەڕێزان کاتێک کە تۆ دەستکەی بە بزنسێک ئێمە بە شتێکی سادە باسیەکەین دواتر باسی ئیشی کۆمپانیاکانەکەین کاتێک تۆ مەشروعێک بنیاد بنەی کاتێک کە تۆ لە بازارە بزنسێک بکەی تەماشاکەی نازانی لە سەرەتا یاخود دڵنیانیت بە شێوازێکی سەرەکی چەندێک پاری تێچێت و دڵنیانیت ئەسێرتاین ینی تۆ دڵنیانیت لە چی دڵنیانیت لە تێچوونی پرۆژەکە دڵنیانیت لەو پارەی کە پێویستت پێیتی بۆ ئەوی کە پرۆژەیەکی باش یاخود بزنسێکی باش بنیادبنی بۆ کۆمپانیەکانیش کاتێک کە ئەیانەوێت ئیسیسمارات بکەن کاتێک کە ئەیانەوێت مەسەڵەن لە شارێکەوە بۆ شارێکی تر لە وڵاتێکەوە بۆ لە وڵاتێکی تر بگوازنەوە تەماشاکەی پێویستیان بە چیە پێویستیان بە هەڵسەنگاندن یاخود تەحلیلاتی چی هەیە پرۆجێکت ریسک مەنەجمنت پێویستیان بەم میکانیزمە هەیە بۆ ئەوەی کە چیان لە بەرچاو بێت بۆ ئەوەی کە داهاتوی خوانیان لێوە دیار بێت پرۆجێکت ریسک مەنەجمنت لێرە پێمانەڵێت ئیمپۆرتانت بۆچی پرۆجێکت ریسک مەنەجمنت گرنگە لەبەرەوەی پرۆجێکت کۆستس ئار ئەسێرتاین لەبەرەوەی پرۆژەی تێچوونەکان دڵنیایی نییە و خاڵێک سکێجۆڵ ئار ئەسێرتاین و هەروەها خشتەکان دڵنیاری بەرەزان ئەمە خشتەیە کە تەماشاکی خشتەی یەک کۆمپانیایەکە لە یەک فێڵدەکە ئەگەر لە کۆمپانیایەکی نەوتیا بێت یاخود لە هەر شوێنێکا بێت تەماشاکی تۆ چەندین خشتەی جیاوازتەیە کە ئەمانە زۆرجار نادڵنیایی دروستەکان لە تێچوونەکانە لە قازانجەکانە لە داهاتەکانە لە جیاوازی تێچوونەکانە مەسەن تێچوونی جێگیر و تێچوونی ناجێگیر وایە مەسەن بەیان فێڵدەتر هەیە لە سیستەمی زەڕیبەیە و هەروە لە سۆشیال ریسپۆنسیبڵیتیە کە CSR پێوترێ مەسەڵەن دەیان شتی تر هەیە کە لە گرێبەست و لە کاتی عقودەکانە کە کاتێک کە حکوومەتێک یا کۆمپانیایەک ئیمزایەکەن لە نێوان یەکتریە تەماشاکەی چەندین شتێک چەندین خشتی جیازێ بۆ نادڵنیایی ماڕوونیە و scope of work is often uncertain بۆ زۆرجار شوێنیش نادڵنیایی هەیە بەڕێزان تەماشاکەی زۆرجار کۆمپانیا کاتێک کە ئەوێ ئیسیسمارا بکە لە فیڵدێکی نەوتیا تەماشاکەی چی بەربەستە مەسەن شوێنەکە موقعەکە ئەو نۆکەشنەی کە مەبەستێتی کار بکات زۆرجار دڵنیانیە مەسەن ئێستا بۆ معلوماتی بەڕێستان مەسەن ناوچەی قەرداغ کۆمپانیای نەوتی ئیسیسماراتەکە بەڵام دڵنیان نییە کە ئایا نەوت هەیە لەو ناوچەی یانە ڕاستە مەسەن ئاماژەیە لە ڕووی جیۆلۆجیەوە لە ڕووی هەندەسیەوە لە ڕووی مەسەن زەویەکە یاخود پێگاتەی خاکەکە بە هەموو شێوازێک لێکەێنەوە بەڵام بە شێوازێکی سەرەکی دڵنیان نییە لەو یەدەکەی لەو احتیاطی کە نەوتی هەر بۆ معلوماتی بەڕێستان تەماشاکەن ئێستا بیری تەقتەقمانەیە کە ساڵانی ڕابردوو زیاتر لە 100,000 ئیسیسماری لێکرا بەڵام ئەم ساڵ کەمە بۆ 2000 ئێستا تقریبا 2000 ئیسیسماری نەوتی تیاکرێت کەواتە ڕێژەکە کەمە بووە بۆ زۆرجار موقعەکان کێشەیە بە نسبەت ئەم کۆمپانیانەوە شتێکی ترمانە ئەکستەرنال فاکتۆر ئەنسێرتاین وەلایەنێکی ترمانەیە لایەنی کاریگەری دەرەکی یاخود ئەو فاکتەرە دەرەکیانەیە کە زۆرجار کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر ئینڤێستمنت و لەسەر وەبەرهێنانیش کە ئەمەش بۆ خۆی یەکێکە لە فاکتەرە هەرە سەرەکیەکان بە نسبەت کۆمپانیایەوە وەبەرهێنەرەوە یاخود بە نسبەت ئابووریەوە یاخود بە نسبەت سەقامگیری ئابووریەوە ئەکستەرنال فاکتۆر واتە کاریگەری دەرەکی کە ئەمەش وەک ئاماژەمان پێکرد لایەنێکی گرنگە زۆرجار مەسا ئاڵگۆڕێکی یاخود بازاری نێودەوڵەتی تووشی شکستەکە بێ بۆمە باشترین بارودۆخ ئەکرێ نمونە باسی بکەین مەسەن مەسەلەی کڕۆنا مەسەن بازارەکانی وەستان مەسەن وەبەرهێنانی وەستان مەسەن ئینڤێستمنتی وەستان هەتا بەرمیلێکی نەوت وای لێ هەر بوو بە $0 یاخود بوو بە -$، یعنی زۆرجار کۆمپانیەکان خواخوا بوو نەوتەکانیان لە کۆڵەوە بێت لە پێناو چییە لە پێناو ئەوەی کە مثلا بۆی ئەمبارەکانیان بەتاڵ بێتەوە بۆیە خاڵێکی ترمانێ بە پرۆجێکت مەنەجەر ماست نێڤە بی
ئەنسێرتاین بۆیە لایەنێکی ترمانێ بەرەزان ئەو پرۆجێکتی بەڕێوەبردن یاخود ئەو پرۆجێکتی کە ئاماداکرێت بۆ مەشروعێک ئەو پرۆجێکتی کە ئاماداکرێت بۆ بەرهێنانێک تەماشاکی نادڵنیایی هەیە ناجێگیری زۆرجار ئاڵوگۆڕێ یاخود گۆڕانکاری هەیە بۆیە بە شێوازێکی سەرەکی ئەمانە ئەم خاڵانان کە ئەکرێت وەکو پرۆجێکت ریسک مەنەجمنت تەماشا بکرێ و لەبەرم خاڵانەش گرنگە بۆیە بۆ هەموو کۆمپانیایەک سەرەتا کە ئیسیسمارەکات کاتێککە سیاسەتی یاخود سیاسەتی کۆمپانیەکەی داڕێژرێتەوە بۆ ئەوەی کە وەبەرهێنان کات یاخود کاتێکە گرێبەستەکە لەگەڵ وڵاتێکە لەگەڵ حکوومەتێکا مەسەن کاتێکە کۆمپانیایەک سونمۆبیل دێ بۆ هەرێمی کوردستان بیر لە چیە کاتەوە بیر لەم خاڵانە کاتەوە بۆ ئەوەی کە ئیشەکانی باشتر بکات بۆ کە قازانجی باشتر بکات مەسەن هەر لەم خاڵانەشەوە لە ڕوانگەی خاڵانەوە ئەتوانرێت مەسەن قازانج بینا بکرێت و بتوانرێت سوودی ئابووری هەبێت پرۆجێکتەکە. سلایدێکی ترمانەیە کە ئەمیش بە شێوازێکی سەرەکی بە هەمان شێوە تاوکەری ئەو سلایدانی پێشوە بەرەزان ئەم سلایدەش هەر ئەکرێت تەرکی بکەن بۆیە بۆ ئەوی کە زۆر نەبێت لەسەر ئێوە کاتەکەی ئێوەش مەرحەلە چوار و مەسەلەن کاتەکەتان کۆتایی هاتووە ئەم سلایدەشیان بە هەمان شێوە ئەکەینە ئەم نێوانەوە بۆ ئەوەی کە لەسەر ئێوەی بەڕێز زۆر نەبێت بۆی بە لە کویزەکە بتوانن دەرەجەیەکی باش بێنن کۆتا سلاید کە ئێمە هەمانە بریتە لە چی بریتە لە ئلیمنت ئۆف پرۆجێکت ریسک مەنەجمنت پێگاتەکانی پرۆجێکت مەنەجمنت یاخود پێگاتەکانی ئەو مەترسیانەی کە لە پرۆجێکتی مەنەجمنت تا دروستە بێ بریتە لە چی بریتە لە ریسک ئایدنتیفیکیشن خاڵێک ترمانێ بریتە لە چی بریتە لە ریسک کوانتیفیکیشن و پاشان ریسک ریسپۆنس دیڤلۆپمنت پاشان ریسک ریسپۆنس کۆنتڕۆڵ کە ئەمە چوار خاڵن کە گرنگن تکایە بخوێنەوە تکایە زۆر بە دیقەتەوە تەماشا بکەن کە ئەمە ئەکرێت لە کویزە لە فاینەڵە هاتی بێتەوە یەکەم خاڵان کە ئێمامانە بریتە لە ریسک ئایدنتیفیکیشن ناساندنی مەترسیەکان بۆ نمونە تۆ ئەبێ بارودۆخەکان یاخود ئەبێ ئەو گۆڕانکاریانە یاخود بارودۆخی ئابووری بارودۆخی سیاسی بارودۆخی مەسەن کۆمەڵایەتی ژینگەی هەموو ئەم لێکدانەوانت هەبێت بە شێوازێکی گشتی بتوانیت مەترسیەکان دەستنیشان بکەیت تەحدیدی مەترسیەکان بکەیت بەرەزان کاتێک کە تۆ بزنسێک دانێت کە بۆ ئەوی کە بتوانیت زیانەکانە کەمەوکەی تۆ ئەبێ لێکدانەوەیەک هەبێت بۆ ئەوی کە مەترسی سەر بزنسەکەی خۆت کەمەوکەی یاخود بتوانێت قازانجەکانە زیاد بکەیت ئەکرێ بڵێ مەترسیەکانە کەم بکەیتەوە و ئەشکرێ بڵێ قازانجەکانە زیاد بکەیت بە چی ئەکرێت ئەبێ مەترسیەکان لێک بیتەوە مەترسیەکان دەستنیشان کەی بڵێ کۆنا مەترسیە مەسەلەن لە ئێستا ئەگەر تۆ بتوێ مەشروع بکەیت مەسەن کاتێککە کۆمپانیایەکی بیانی دێ لە هەرێمی کوردستان ئیسیسمارەکات بیر لە چێ کاتەوە مەترسی دەستنیشانەکان ئایا کۆنا تا چەند بڵاو بۆ تۆ لە هەرێمی کوردستان ئایا مەسەن ژینگەی کۆمەڵایەتی لە وڵاتە ئایا پێکدادانی مەزهەبی ئایا پێکدادانی سیاسی ئایا ئیستیقراری کۆمەڵایەتی ئایا سعرەکان ئایا بەهای دراوەکانیان بە شێوازێکی گشتی چۆنە ئایا ئەم دراوە بەرامبەر بە دۆلار بەرامبەر بە ئاڵتون لە بانکە نێودەوڵەتیەکانە تا چەند اعترافی پێکرێ بۆیە دەستنیشانکردنی ئەم مەترسیانە زۆر گرنگە بە تایبەتی بۆ کۆمپانیای بیانەکان هەتا تۆ لە بزنسێکی بچووک شا دەستنیشانکردنی مەترسیەکان ئەبێ بە خاڵێکە هۆکارە بۆ کەمکردنەوەی زیانەکان و زۆرکردنی قازانجەکان مەسەلەن تۆ بیر لە هەر پرۆژێک بکەیتەوە چەندین مەترسی ڕوبەڕووتە بێتەوە خاڵێک ترمانێ مەترسی کوانتیفیکیشن کە ئەمەش یەکێکی ترە لەو مەترسی ئەو بڕێی کە تۆ ئیسیسماری تیاکەی یان ئەو ڕێژەی کە تۆ ئیسیسماری تیاکەی یان کوانتەم یاخود بە شێوازێکی گشتی ئەو حەقڵی کە تۆ ئیسیسماری تیاکەی ئەبێ و مەترسیانەی لێک بیتەوە مەسەن کاتێککە تۆ لە فیڵدی نەوتا ئیشەکەی بۆ مەترسی مەسەن کەمبوونەوەی ڕێژەی نەوت لە بەرچاو بگری بۆیە بە شێوازێکی گشتی ئەمەژێکی لەو خاڵانەوە پاشان ریسک ریسپۆنس دیڤلۆپمنت تۆ ئەبێ بزانیت وەڵامی چی بیتەوە وەڵامی گەشەکردنەکان بیتەوە ئەو مەترسیە زۆرجار بەڕێزان مەسەلەن گەشەکردنەکان مەسەلەن زۆرجار مەترسی بۆ سەر کۆمپانیەکان دروستەکەن لەبەرەوەی سعریان لەسەر زیادکە هەڵاوسانی اقتصادی دروستە بێت و زۆرجار ئەم دیڤلۆپمنتمانێت زۆرجار گەشەنەکردنمانێت زۆرجار لە وڵاتێکە مەسەلەن تەماشاکەی بارودۆخی ئابووری ناجێگیرە بە شێوازێکی گشتی بۆیە تەماشاکەی گەشەکردن ڕوونادات بۆ لە هەموو حاڵەتەکانە تۆ ئەبێت ریسک ریسپۆنس دیڤلۆپمنت و ریسک ریسپۆنس ئەند دیڤلۆپمنت لە بەرچاو بگری ئەبێ لە چه حاڵەتێکا بۆ ئەبێ لە ئیکولیبریەم لە حاڵەتی تەوازنە تۆ ئیش بکەی وە بزنس بکەی و سەرمایەکانت بەخەیتە گەڕ و کۆمپانیا گەورەکانیش کاتێک سیاسەتی خۆیان داڕێژنەوە یاخود کاتێک دێن لە هەرێمی کوردستان یانەوەی ئیسیسمار بکەن بیر لە چێکەنەوە بیر لەو خاڵاکەنەوە کە
مثلا ئایا گەشەکردنەکان چۆنە، ئایا گەشەنەکردن لە چی ئاستێکایە بەو شێوازە گەشتە. کۆتا سڵاید یاخود کۆتا خەڵ بریتە ریسک ریسپۆنس کۆنتڕۆل، بریتە تۆ ئەو مەترسیانە توانای کۆنتڕۆڵکردن دەبێت، تۆ ئەبێ بزانیت یاخود ئەم کۆمپانیایە کە دێن ئیستیسمارەکەن ئەبێ توانای کۆنتڕۆڵکردنیان هەبێ، کۆنتڕۆڵکردنی مەترسیەکان. بەڕێزان هەر بۆ معلوماتی ئێوە ئەم خاڵیان مثلا کاتێکە داعش هێرشی کردە سەر هەرێمی کوردستان و عێراق، مثلا زۆرترین کۆمپانیای ئەمریکی، زۆرترین کۆمپانیای ڕووسی، کۆمپانیای سینی لە وڵاتی ئێمەیە بوو، بۆیە ئەم کۆمپانیانە پارێزگاریان لە هەرێمی کوردستان کرد. بۆیە ئەم کۆمپانیانە یاخود ئەم دەوڵەتانە کاتێکە ئیستیسمارەکەن ئەبێ توانای کۆنتڕۆڵکردنیان هەبێت، بۆیە ئەبێ بزانن ئەو مەترسی کە ڕوون و شوێناکە کە پارێتیا ئیستیسمارەکەن، ئەو پارەی کە سەرفی ئەەکەن ئەبێ ناکرێت بە هەدری بدەن، ناکرێت دڵنیانە بن لە قازانجیان، ناکرێت دڵنیانە بن لە بارودۆخەکان بە شێوازێکی گشتی، ئەبێ مثلا مەترسیەکان ئەبێ هەموو حاڵەتانە لێک بنەوە. بۆیە کۆمپانیایك مثلا هەر کۆمپانیا نەوتەکان مثلا لە وڵاتی نایجیریا نەختێک کۆمپانیای نەوتی هەیە، بەڵام کەمتر کۆمپانیای نێودەوڵەتەکان ڕوو لە وڵاتی نایجیریاکەن، بۆ لەبەرەوەی لەوێ پێکدادانی مەزهبی هەیە. مثلا تا ئێستاش قەوم و عەشیرەت و قەبیلە و مثلا شارەکان ڕۆژانە شەڕەکەن لەگەڵ یەکتریان، مثلا مەسیحیەکان و موسڵمانەکان بە بەردەوامی شەڕەکەن. بۆیە لە وڵاتی نایجیریا تەماشاکێکی وڵاتێکی تاڵنەوتی وەکو عێراق وەکو سعودیا، بەڵام لەبەرم پێکدادانە جیاوازانە لە وڵاتەیە تەماشاکەی ناسەقامگیریەک دروست بووە و زۆر جار ئەم ڕیسکانە کۆنتڕۆڵ ناکرێت، ئەم مەترسیانە یاخود ئەم تحدیاتانە کۆنتڕۆڵ ناکرێت. بۆیە ناچار ئەم کۆمپانیە ڕوو لە وڵاتانە ناکەن لەبەرەوەی کە دڵنیان پارەکانیان بە هەدەر ئەڕوا پارەکانە خەسارە بێکە ڕوو لە وڵاتانە بکەن، بۆیە بە شێوازێکی سەرەکی ڕوو لە شوێنێکەکەن بۆ ئەوەی کە پارەکانیان جێگیر بێ و توانای کۆنتڕۆڵکردنیان هەبێ. بەڕێزان زۆر سوپاسی ئێوەی بەڕێز دەکەم، دیارە ئەمە کۆتا سڵایی بوو بۆ ئێوەی بەڕێز. هیوادارم توانی بێتمان سوودێکمان گەیانە بێ بە ئێوە، ئەوەی کە مەبەستمە بیڵم هیوادارم لە ژیانتانە سەرکەوتوو بناسی خۆشحاڵ بووم بە ناسینی ئەوەی بەڕێز، پیرۆزبایی سەرکەوتنتان لێکم. هیوادارم هەر هەمووتان لە دوای تاواکردنی پەیمانگا ببن بە خاوەن بزنسی خۆتان، بتوانن لە کۆمپانیا نەوتیەکان بتوانن لە مەجای خۆتانە بتوانن ئیشتان دەست بکەوێ و هەر سەرکەوتوو بن و هەر سەرفراز بن ئینشاءڵڵا، و کاتێکی سەلامەت و شاد بۆ ئێوەی بەڕێز.